دیارە ئەمڕۆ دەی چواری 2019 لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بە کتابی ڕسمی ژمارە 2021 بۆ کردنەوەی ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سەربەخۆ دەرچووە. ئەمە مژدەیەکی خۆشە بۆ بواری و بەرهێنان بۆ بواری ئابووری بۆ دروستکردنی بینای تاحتی لە پارێزگاکەماندا. و ئێمە ئەمڕۆ نیازمان وا بوو بە حضوری هەموو برادرانی لیژنەی تەسیسی لە غورفەی توجارە لە ژووری بازرگانی کۆبنەوەیەکی تەحزیری بکەین و لیژنەیەکی تەحزیری بۆ ماوەی 6 مانگ دابنین. بەڵام وتیان یەکەم ئەبێ نوێنەری محکەمەی ئیسناد لەگەڵتان بێت و دووەم نوێنەری یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان لەگەڵمان بێ وە ڕێکاری ئیداریمان تاخیر کرد. هەندێک ڕێکاری یاسایی تر ئەبێ بگرینە بەر ئەکەوێتە 2 هەفتەی داهاتوو. لامی گرنگتر ئەوەیە لە ئەمڕۆ کە دەی چواری 2019 و ئەمڕۆ بە ژمارە 2021 لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئیستیحداسی بەڕێوەبەر ئیستیحداسی ژووری بازرگانیەکانی پارێزگای هەڵەبجە وەک ژوورێکی سەربەخۆ کە ئەکەوێتە پاڵ سێ ژوورەکەی تر ژووری سلێمانی، ژووری هەولێر، ژووری دۆک بە یەکەوە لە هەرێمی کوردستان کاری وەرێنان و بازرگانیەکەن.